بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بەخێر هاتنتانەکەم ئینشەڵا سەرکەوتوو بوون لە کار و پیشە و بەرنامەی خۆتانە. من ناوم عوسمانە، عوسمان حسێن، موالیدم 1964 54 ساڵێکە بە من لەم بازاڕی هەڵەبجا و پڕێک لە ئێران و لە بەغا و لە شوێنی تریشم کردووە. من ڕاستەکەی مەکتەبم بۆ تەواو نەکرا، بەس ڕەفیقەکەم برادەرەکەم مەکتەبی تەواو کرد ئەو بەیەکەوە هەردووکمانیان بردووە عەسکەری سەربازی بڵین. ئێتر ئەو کاتێ شەڕی عێراق و ئێران بوو، شەڕێکی زۆر تون و خەڵکێکی زۆر کوژرا، ئێمەش فیرارمان کرد. ترکە فیرارمان کرد نەمانەتوانی زۆر بینە ناو بازار و ئەو پیشەی کە ئەمانویست فێر ببین، یعنی لە ناو بازارە تۆزێک بۆ گرتنی فیرار و ئەوانە ترسمان هەبوو، نەمانێرە خۆمان بینە قەڕی بازار و ئەوانە. بەڵحاصل ماینەوە هەتا 87 کە هەڵەبجە ئەو وەزعی مزاهرە و بەهۆی ڕاگواستنی دێهاتەکانەوە کە هات بەسەر هەڵەبجە، خەڵکی فیراریش هەمووی خۆی ئەشاردەوە. ئێمە ئیتر خەڵکەکە لە 87 ئەوە بوو خەڵکێکی زۆر ئەم خانەشقان و ناو شاری هەڵەبجە هەمووی بەرەو ئێران کۆچی کرد و لە ترسی حیزبی بەعەز لەو کاتە ڕاگواستنی دێهاتەکانی کرد و مزاهرە بوو. اینجا قەسفێکی هەڵەبجە کرا و گەڕێکی کانەشقانیان تێگەیا. ئیتر خەڵکێکی زۆر بەرەو ئێران ڕۆشتنەوەش بە سیفەتی ئەوەی کە فیرار بووین ڕۆشتینە ئێران. والحاصل ماینەوە هەتا 88 کە کیمیایی هەڵەبجە کرا، خەڵکەکە هەموو بەجارێک دوای کیمیاکەوەی کە مایە و هاتە ئێران و لە ئێران نیشتە گوێ بوو، هەر هەمان فکرە لە مێشکمانە هەبوو. هەر ئەم پیاوەی کە مامۆسامان بوو هەم لەوێ دوکانی خەیاتی دانا، کە خەیاتی دانا یەکسەر بڵێن ئەمە کە بوون دوای کیمیاوەکە تقریباً ساڵێکە بوو دوای کیمیاوەکە، چونکە یەکسەر دەم و دەست نەمانتوانی، چونکە دانەمەزرابی نەمان لەزانی لە ئێران ببێنینەوە لە ئۆردوگاکانە بگەڕێنەوە بە عێراق. بەرحاڵ ئێمە نەگەڕاینەوە لە ئۆردوگاکانە ماینەوە، ماڵمان لە پاوە بوو لێ ماینەوە. ئەم برادەری کە مامۆسامان بوو ئەو خەیاتی دانا، ئێمە ژمان بین با بڕینەوە بۆ سەر ئیشەکەی خۆمان فێر ببین، خۆمودەیەک لەگەڵ ئەم پیاوە خەریک بین. بەڵە توانیمان لە ماوەی 3 مانگە فێری خەیاتی بووم و بۆ خۆم مەکینە بکردم و فێری ئەم پیشەیە بووم و ئێستا تا لەو کاتەوە تا ئێستا بەردەوام لەسەر پیشەی خەیاتی. ئێستا بڵێم مراتخانی و ستارخانی قورسترین شێوازی جلوبەرگی کوردیە، بەڵام ستارخانی بە عام خەڵک وازی لێهێناوە لەبەرەوەی کە تۆزێک مۆدیلەکەی بە ئەم منتیقەی ئێمە ئەڵبەت لێرە لەم منتیقەی هەڵەبجەی ئێمە کەمتر ئەوە هەیە، بەڵام لە شوێنان هەر ئەکرێ، لە شوێنان هەر ئەکرێت و ئەدورێت و خەڵک زۆر ئەیکا، بەڵام لە هەڵەبجا بە عام خەڵک مراتخانی ئەکا. ئێستا سین و هیند، قماشی سینی و هیندی یعنی هەموو بازاری دنیای گرتووە. ئەم سین و هیندیش کوالیتیان هەیە، یا ئەوەیە بازرگانی قماش تەسبیتی ئەکا ئەیا بەکردن بەو کوالیتی کە خۆی ئەوێ، هەم سینەکە و هەم هیندیەکەی بازاریش دروستیەکە، هەم بازاری دروستیەکە بۆ بازاری لەسەر ئەم پیکابوشتانە زۆر ئەیفرۆشن، یا لە شوێنی تر بە هەڕاجی ئەیفرۆشن. یعنی کۆلەتیان نزمە، ئەگەر باشیشیان تایە جار ڕێکەکەی، بەڵام زۆر زوو کۆنە بێ. ئەو قماشانەی کە دروستیەکە بۆ بازاری یعنی زووتر بەرگەی شۆردن ناگری، یا زوو کۆنە بێ، یا زوو مەسەرەن کاڵە بێتەوە، یا زوو سوورە بێ، یا زوو تووک هەڵەیە. بەس ئەم کوالێت بەرزانە کە هەیە ئیتر ئەنواعی قماشەیە، مەسەرەن ئەمە پێڵن گەزەبە، ئەوە پێڵن سلکی جاگوار، ئەوە پێڵن ڕایمۆند، ئەوە پێڵن قماشی پرنتۆ، ئەوانە هەمووی ئەو شەریکانە کە دروستیەکان قماشی زۆر کوالێت بەرزن، زۆر باشن، ئیتر کەم بەرگەی 4-5 ساڵێک دووری نەکرێت. قماشی ئێرانیش هەیە، ئێرانیش زۆر باشە، بەڵام ئێرانەکە تۆزێک قایم و ئەوەیە کەمتر خەڵک ئەچێ بەلایە. ئەو برادەرەی کە وەختی خۆی فێری کردین لە ماوەی 3 مانگە لە ئێران، هەم لێرەش مدەیەکی کەم بوو لێرە، بەس لە ئێران کە فێری کردین، من لێرەوە زۆر سوپاسی ئەەکەم
يعني ئەو وەفایەکە من زۆر سوپاس یەکەم دەستخۆشی لێکەم ئەمەم هەر لەبیر ناچێت دایم دوعای خێری بۆکەم لە ژیانە حتاکو بمرم دوعای خێری بۆکەم چونکە من فێری پیشەیەکی کردوم و ئەم پیشەیە بەرداوام و بژێوی ژیانی خۆم زۆر بە سەرکەوتی و سەربەرزی فێری بووم و یعنی ئیسراحەتم لێ کرد. خۆی شتێک هەیە ئەڵێن خەیات بێوەعدە، خۆی ئەسڵی مەوزوعەکە لەوانەیە کە خەیات بێوەعد بێ. من جاری وا هەیە لەسەر مەکینەم خەریکی ئەو دوورینەم، ناسراوێک برادەرێک خزمێک کەسێک یە ئیشێکی بەسیتی هەیە، ئەگەر ئیشە بەسیتەکەی بۆکەم جوابی ئەەکەم عاجزە بێ، ئەڵێ ئەو ئیشەم دێکە وەی نەکردم، ئەگەر بۆی ئەەکەم لەو کاتاکە ئەمەم بەدەسۆیە وعدم داوە پێی کە سبەینە تەواویکەم ڕۆژانە 4-5 ئیش 6-7 ئیش کەمتر زیاتر ڕوومان تێکا لەوانە، بۆی ناکەم جوابێکم عاجزە بێڵە و ئیشەم تێکەوت تۆزێکە بۆی نەکردم. چەند جار کەسم لە عاجز بوو ئاوە.